تا دێت ژمارەی کۆمپانیەکانی خانوبەرە لە کوردستان زیاتر دەبن. ئەم فراوانبوونەش لە هەولێر زیاتر بەری دەکرێت. بەراورد بە ساڵانی ڕابردوو کار و بە بازارکردنی مڵک گۆڕانکاری باشی پێوە دیارە. ڕابەریەکێکە لە خاوەن کۆمپانیەکانی خانوبەرە دەڵێت بەهۆی زۆری پرۆژەکان تا دێت کۆمپانیەکان ژمارەیان زیاد دەکات. ئێمە وەکو کۆمپانیا هەوڵ دەدەین هەر پرۆژێک بکرێتن هەر گەڕەکەچی نوێ هەبیتن ئەمە ئۆفیسی خۆمان لێ دەکەینەوە و ئەو گەنجانە هەلی کارێکمان دروست کردیا بە شێوازە چێڕێک و پێک سیستەم بە سیستەم ئیش دەکەین هەموو داتایەکان دەگۆڕنەوە لە یەکدری بە سیستەمی پێشکەوتوو کارەکانی خۆمان دەکەین ڕۆژانە. کۆمیشن وەرگرتن هەم عمولەی مەکتەب ئەلێرەدا 101 وەردەگیرێ 101 وەردەگیرێ هەم لە کرێ 100 وەردەگیرێ لە وڵاتانی ئەوروپی ئەگە تەمەشا بکەی 4 وەردەگیرێتن 105 وەردەگیرێ 101 کرێ وەردەگیرێ. بە جۆری ئامارەکانی وەزارەتی بازرگان و پیشەسازی 500 کۆمپانیا لە کەرتی خانوبەرە و 1900 نووسینگەشت تۆمارکراون کە 80 لە هەولێرە. بەهۆی زۆری کارەکانیان ژمارەیەکی زۆری کۆمپانیا دا تاوەکو 20 لقیان لە شوێنە جیاوازەکانی شاردا کردوتەوە. هەر لقێکیشیان 5 تاوەکو دەهەلی کاری ڕخساندووە. بەڵام کۆمپانیەکان داوای ڕێخستنەوەی کار و دیاریکردنی نرخی عمولە دەکەن. سەرقاڵی ئامادەکردنی بەرنامەیەکی ئەلکترۆنی پێشکەوتوین بۆی بتوانین کار و چالاکی ئەو شوێنانە ئەو سنتەرانە کۆنتترۆل بکرێت بە گوێرەی داهاتی ڕاستەقینیان ئێمە بازیان لێوەربگرین چونکە ئەوەی کە پێشووتر وەردەگیرا ڕێژەیەکی یەکجار کەم بوو تەوانەوەی کۆمپانیان باج 115 وەردەگیر لە ڕێژەی قازانج بەڵام بەش زۆربەی هەرە زۆریان کۆمپانیانی نووسینگن ئەو نووسینگانە باش شکلی تەقدیر دەکرێن ساڵانە بەڵام ئێمە کە بتوانین داهاتی ڕاستەقینیان دیاری بکەین ئەو کاتی بە ئاسانی دەتوانین بازیان لێوە بگرین و بازی شایستیان لێوە بگرین. لە دوای ساڵی 2004ەوە لەگەڵ فراوانبوونی شار و زۆری پرۆژەکانی وەبەرهێنان لە سێکتەری نیشەجێبوون زۆرینی نووسینگەکانی خانوبەرە پیشەکان فراوان کرد و لە دوکانێکی بچووکەوە بوون بە کۆمپانیای باجدەری گەورە. بە گوتەی خاوەن کۆمپانیەکانی خانوبەرە جگەل لە کڕین و فرۆشتن لە هەمان کاتدا بوونەتە هۆی بژانەوەی پازاڕی ئەو پرۆژانەی لەلایەن کۆمپانیەکانەوە جێبەجێ دەکرێن. هێمن هەینی کوردستان 24 هەولێر.